ئێمە وەکو لیوایەکی پاراستنی سلێمانی دوای بانگەوازەکەی بانقی خوێن هاتین بە دەنگیانەوە و تەنسیقمان کرد لەگەڵ جەنابی بەڕێوەبەر و ئەو کارمەندانەی ئێرە کە ڕۆژانە بەپێی تەحملی ئەو قەڵەوێرانەی کە هەیەە بۆ وەرگرتنی خوێن ڕۆژانە ڕۆژی 30 کەسیان بۆ هێنین بۆ بەردەوامە بین لەم پرۆسەیە هەتاکو ئەوان پێویستیان بە خوێن بێت پێیان ئەڵێین ئێمە هاوکارتانین لەگەڵتانین ڕۆڵەی ئەم شارەین ڕۆڵەی ئەم نیشتیمانین و چۆن بە چەک پارێزگاری لە ئەمنیەت و ئاسایشی ئەم شارە ئەەکەین و ئەمانەوێت لە دەستی تێکدەران بە دووریکەین ئاواش بە خوێنی خۆمان ومێ دەکەین ڕۆڵەکانیان لە مردن و نەخۆشی و ئەوانە پارێزی. هیوادارم هەموو هێزەکان لەم کاتەیە بە تایبەتی کە کوردستان بە بارێکی دژوارە تێپەڕێت ئەوەی لە خۆی ڕابینێت بتوانێت بە دەنگ ئەم هەڵمەتی خوێنبەخشینەوە بێت لەبەرەوەی شاری سلێمانی پێویستی بە خوێنە و نەخۆشێکی زۆر هەیە خۆتان نەزان بە تایبەتی لەم کاتێک کە کۆڤید-19 بڵاوە هەر هیچ نەبێ بە هەر وەسیلەیەک بێ سوود لە خوێنەکان وەرەگیرێ و ئەگەر خەڵک بێ بە تەنگیانەوە سوپاسیانەکەین.